أوه هل لله مزارتي ليش يكون أولاد دانا ولا أنا أريد أول بلا بە دەوڵەتانی داگیرکەری کوردستان بە تایبەت کۆماری سێدارەی ئیسلامی ئێران با بزانە بێ لە سەرەتای شۆڕشانی شۆڕش لە هەچوار پارچەی کوردستانەوە نەیانتوانێ هەتا ئێستا بە کوشتن و بڕین و سێدارەدان چووک بە گەلی کووردا بنن. ئەم هەموو هەواڵانی شەهیدی مە لەسەر خەتی فکری ڕێبەراپ و لە ڕۆژهەڵاتی کوردستان دەوڵەتی ئێران بە هەموو تێکۆشانی خۆی نەیتوانێت چووک بە گەلی کورد و بە فکری ئاپووی لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەرچاپەچە دابنێ و لێرەدا دەڵین دەوڵەتی دیکتاتوری کۆماری ئیسلامی ئێران ئەوەندە دڕەندە بێ ئەوەندە تێکۆشانمان بەرزترە بێ ئەوەندە لێمان سێدارە بدا ئەوەندە زانیارەکان ئەوانە لۆقماندەکان لێرە هەواڵ لۆقمان و هەواڵ زانیار سەدان هەواڵ زانیار و هەوان لۆقمان و هەزاران کەس وەک ئەم قەهرەمانانە لە ڕۆژهەڵاتی کوردستان چەکی شەرەف و ناموس هەڵەگرن لە بەرامبەری دەوڵەتانی داگیرکەری کوردستان. لە بەرنام هەموو شەیدانی ڕێگەی ئازادی دادەنەوێنم لە کەسایەتی شەید زانیار، شەید لوقمان، شەید ڕامین، هەموو شەیدانی ڕێگەی ئازادی بەبێ دێنمەوە. سەری ڕێبەر ئاپۆ ساق بێ، سەری گەلی کورد ساق بێ، سەری ڕۆڵە قارەمانەکانی سەنگەرەکان ساق بێ، سەری گەلی کورد سڵامەت بێ. هیوای ئازادی بۆ هەموو زیندانیانی سیاسی بۆ ڕێبەر ئاپۆ ئەخوازم. هیوادارم ئیتر گەلی کورد شتی وا بە چاوی خۆیەوە نەوینە و ڕۆڵەکانی گەلی کورد نەچنە بەرپەتی سێدارە و جەرگی دایکەکان نەسووتن. پێم خۆشەوە بێژم شەهیدان هەوێنی یەکگرتنووی ئێمەن. شەهیدان ئەو پەیامەی تایە کە کوردستانیان بە یەکگرت و بە یەکێتی نەتەوەی دەتانێت سەرکەوێ. ئێمە ئێمڕۆ کۆمەڵێک لە بنەماڵەی شەهیدان تێکۆشەرانی گەلەکەمان لێرە کۆبووینەسەوە کە ڕێز لە یادی سێ شەهیدی قارەمان و هەروەها شەهید ئیقبال بگرین کە گیانی ئازیزی خۆیان پێشکەش بە نیشتمانەکەیان کرد. بۆیە من جارەتر سڵاو و ڕێز مەزبوو هەموو ئێوەی ئازیز، هەموو ئەو دایکە شەهیدانە کە لە هەر چوار پاچەی کوردستان سڵاو ئەنێرم بوو بنەماڵەی هەموو شەهیدانی کوردستان لە هەر بستێکی ئەم کوردستانە کە ئێستەش دڵیان لەگەڵ ئازادیدایە. سڵاو دەنێرم بوو هەموو بنەماڵەی زیندانیانی سیاسی و زیندانە سیاسی قارەمانەکان کە ئێستا لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و هەروەها زیندانەکانی تورکیا چاویان لە چاوی دوشمنان کردووە سرودی ئازادی دڵنەوە. ئەوە تایبەت لە جێ دایک و باوکی ئەمڕۆی توخوا فقط ساڵیادی هەرسێ شەهید زانیار، شەهید ڕامین، شەهید لوقمان وەختێک بەبیر دێنینەوە هێز و مۆراڵێک هێز و معنەویاتێک دەدات بە تەواوی گەلەکەمان، بە تەواوی ئەوانەی تێکۆشانی ئازادین، بە تەواوی ئەوانەی دەخوازن بۆ گەلەکەمان بۆ ئایندەیەکی سەرفراز ئامانجێکی دوور بەدەست بێنن و ئاواتەکانی تەواوی شەهیدانمان بەدەست بێنن. ئێمە لە کاتێکا یادی ئەم شەهیدانە دەکەینەوە گەلەکەمان لە ئاستی هەر چوار پارچەی کوردستاندا لەسەر پیلانگێریەک بەڕێوە دەچێت بەرامبەری ئەم پیلانگێریە ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێت. بەڵام بە بوونی شەهید، بە یادکردنەوەی شەهید، بە هاتنە لای یەکتری کەسوکاری شەهیدان ئەتوانم بڵێم هەموو ئەو هێز و باوەڕیەی کە لە شەهیدانەوە وەری دەگرین دەبێتە مۆراڵێک بۆ تەواوی گەلەکەمان، بۆ تەواوی ئەوانەی تێکۆشان دەکەن، بۆ ئەوەی کە بتوانین خەبات و تێکۆشانی ئەوان بەرفراوان کەین.
هەر بە هاتنە سەر حکمی ڕژیمی تیرۆر و سێدارە لە ئێران هێرش و پەلاماری کوردستان و شۆڕژگێڕانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە یەکێک لە ئامانجوەرگەکانی دەسەڵاتدارانی ئەم ڕژیمە و هەتا ئەمڕۆ ئەم سیاسەتی نیکۆڵی و قڕکردنە بەردەوامە بەڵام هەرگیز نەیتوانیوە دوایین قەڵغانی بربەرەکانێ لەگەڵ ستەم و نەعەداڵەتی لە ئێران واتە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕێڕەوی بەرخۆدان و تێکۆشان و دەربنێ و تەسلیمی ئیرادە و ویستی خۆی بکە ئامانجی دێرینەی دەوڵەتی مدێرن لە ئێراندا بەردەوام ئەوە بووە کە بەسەر جەستە بیر و مێشک واتە زێهنیەتی تاک و کۆمەلگەدا زاڵ بێت و بۆ گەیشتن بەم ئامانجا هەموو ئامراز توانە و ئیمکاناتی خۆی بۆ ئەو مەبەستە بەکاردەهێنێت